سەدان هەزار کەس بە دروشمی نا بۆ شەڕ هاتنە سەر شەقامەکان. دوای هێرشی داگیرکەرانەی ئەرتەشی رووسیا بۆ سەر ئوکراین لە 24 فێڤریە، شەپۆلی بەرینی درۆ لە میدیاکانی خەتی ڕسمی و بورژوایی دوولایەنی شەڕ لەوانە وڵاتانی ئەندامی ناتۆ دەستی پێکرد. ئەم مێدیایەنە هەوڵیاندا تا لە هێرشی داگیرکەرانەی پوتین و ئۆلیگارشی گەندەڵی رووسی لە پێناو پاکانەکردن بۆ سیاسەتەکانی دەوڵەتی ئامریکا کەڵک وەربگرن. ئەوان بۆ جارێکی دیکە هەوڵیاندا تا دەوڵەتی ئامریکا ئەمپریالیستی گەورەی جیهان وەک پارێزەری بەناو بایەخە ئینسانیەکان، دموکراسی، ئاشتی و دژە شەڕ و بۆمباران پێناسە بکەن. ئەم مێدیایانە بەردەوام هەوڵیان داوە تا دەوڵەتی ئامریکا پارێزەری دەسەڵاتدارەتی نەتەوەکان نیشان بدەن. قەڵەم بەدەستان و وێنەفرۆشان لە بیریان چۆتەوە کە هێستاش خەڵکی هیرۆشیما و ناکازاکی لە ژاپۆن بە خاتری دواهاتەکانی بۆمبارانی شیمیایی ئەم دوو شارە لەلایەن هەیئەتی دەسەڵاتداری ئەو کاتی ئامریکا لە ساڵی 1945 زاینی ڕەنج دەبن. لەو کاتەوە هەتا ئێستا هیچ کابینە و خاوەن سەرمایە و دەسەڵاتێک لە ئامریکا ئەم بۆمبارانەی محکوم نەکردووە. بۆمبارانی خەڵک و تەنانەت دارستانەکان بە گازی فۆسفۆر لەلایەن ئەمپریالیسمی ئامریکا لە ڤیەتنامیش وەبەر ئەم داوەریە دەکەوێت. بەدەر لەوانەش بۆمبارانی کوشەندە و وێرانکەری دەوڵەتی ئەو کاتی ئامریکا لە یوگسلاوی پێشوو، بۆمبارانەکانی ئەم دوایانەی لە وڵاتانی ئەفغانستان، عێراق، سومالی، سووریە و لیبی لە بیری زیندۆکانمان ماون. لە هێرش و داگیرکاری ئەمپریالیسمی ئامریکا بۆ سەر وڵاتان کە ئاماژە بە چەند نمونەیەکیان کرا، تەنیا شتێک کە مانای نەبووە دەسەڵاتدارێتی نەتەوەکان بووە. لایەنی بەرامبەریش هەیئەتی دەسەڵاتداری رووسیە کە هێرش بۆ سەر ئوکراینی وەک دیفاع لە گیان و ماڵی خەڵکی ڕۆژهەڵاتی ئوکراین نیشان دەدات و مێدیاکانی پشتیوانی هەموو هەوڵی خۆیان دەدەن تا ئەم درۆیە بخەنە ناو زەینی خەڵکەوە. ئەوان نمایشی لێدانی مشتی ئاسنین لە ڕۆژاوایان لە ڕێگەی هێرشکردنە سەر ئوکراین پێشتر داڕشت بوو. ئەگینا دەوڵەتی رووسیە دەیتوانی لە ڕێگای بیرۆڕای جیهانی دژە شەڕ لە پێشەوی ناتۆ بەرەو سنوورەکانی رووسیا ڕێگری بکات. کابینەی پوتین و دەستگای گەندەڵی دەسەڵاتدار لە رووسیە تەنانەت نەخشەی ڕووخاندنی کابینەی زەلەنسکی و سەقامگیرکردنی دەسەڵاتێکی ژێرفەرمانیان ئامادە لە ناو کەشەوەکاندا هەبوو. لەوەها بارودۆخێکدا هێرشی ئەرتەشی ئوکراین بۆ سەربەخۆیی خوازانی دۆنێتسک و لوهانسک لە ڕێکەوتی 7 فێڤریە لە پەرەسەندن و پاساوی ئەم درۆیەدا یارمەتی دەربوو. لە بەرامبەر ئەم درۆ و دەلەسانەدا مێدیا چەپەکان و کەڵک وەرگرتنی بەرینیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بوو بەهۆی ئەوەی کە تەبلیغاتی شەڕی مێدیا و تۆڕەکانی هەواڵنێری لایەنگری ڕۆژاوا چ لە ئێران و چ لە باقی وڵاتانی جیهان بە ئاسانی جێ نەکەوێت. خۆپیشاندانی دژە شەڕ لە شارەکانی ئوروپا، ئەمریکا، ئوسترالیا و تا ڕادەیەک لە ئاسیا سەلمێنەری ئەم ئیدعایەیە. هەر لە دەستپێکی شەڕی ئوکراین لە 24 فێڤریەوە خەڵکی ئاشتیخواز لە رووسیا بە دروشمی نابۆ شەڕ لە 35 شار خۆپیشاندانیان دەست پێ کرد. ئەم خۆپیشاندانانە لەگەڵ هەڵس و کەوتی وەحشیانەی پۆلیسی لە پێشدا ئامادەکرا و بەرەو ڕووبوونەوە. لە ڕۆژی هێرشەکەی رووسیەوە تا 2 مارس هێزەکانی پۆلیس 5794 ناڕازی و زیاتر لە 70 ڕۆژنامەوانیان دەست بەسەر کرد. بەڵام خەڵک پاشەکشەیان نەکرد. ئەم خۆپیشاندانانە لە وڵاتی ئاڵمان یەکجار شکۆدار بوو. لە 27 فێڤریەدا سەدان هەزار کەس لە بێرلین بە مشتی گرێدراوەوە دژ بە دەوڵەتی رووسیا و هێرشی داگیرکەرانەی بۆ سەر ئوکراین دروشمی نا بۆ شەڕیان وتەوە. هێزە چەپەکانیش دروشم گەلێکیان دژ بە سیاسەتی داگیرکەرانەی سەرانی ناتۆ بەم دروشمانە زیاد کرد. ڕێکخەرانی کارنەواڵی کۆڵن ڕێوڕسمەکانیان بە ناوەرۆکی نابۆ شەڕ بەڵێ بۆ ئاشتی بەڕێوە برد. بەوتەی پۆلیس 250,000 و بەوتەی ڕێکخەرانی کارنەواڵەکە 500,000 کەس لەو خۆپیشاندانانەدا بەشداریان کرد. لە فرانکفۆرت و مونیخیش خۆپیشاندانی دژ بە شەڕ بەڕێوە چوو. هەموو خۆپیشاندەران هەڵگیرسانی شەڕیان لە ئەوروپا ترسناک وەسف کرد و خوازیاری هەوڵی گشتگیر بۆ ڕێگری لە ئەگەری سەرهەڵدانی بوون. لە لەندەن لە 27 فێڤریەدا سەدان ناڕازی بە ئاڵاو بەنێرەوە لە بەرامبەر سەفارەتی رووسیە کۆبوونەوە و بە دیکتاتۆر پێناسەکردنی پوتین خوازیاری بردنە دەرەوەی سەربازانی هێرشبەر لە ئوکراین بوون.
ئەوان سیاسەتی شەڕەنگیزانەی کابینەی محافزەکاری بریتانیاشیان لە بەرامبەر ڕووداوەکانی ئوکراین محکوم کرد. چەندین خۆپیشاندانی هاوشەوەش لە شارەکانی برایتۆن، ئێکستێر، ئاکسفۆرد، ئێدینبرۆ و مانچێستێر بەڕێوەچوو. خۆپیشاندەران لە دووبلینی پێتەختی ئیرلەندی شومالی هێرشی ئەرتەشی رووسیە بۆ سەر ئوکراینیان محکوم کرد و خوازیاری ڕاگررتنی هێرش و پاشەکشەی هێزەکان بوون. لە فەڕانسە خۆپیشاندەران لە بەرامبەر سەفارەتی رووسیا دژ بە هێرش بۆ سەر ئوکراین دروشمیان وتەوە و خوازیاری ڕاگررتنی هێرشی ئەرتەشی رووسیا بۆ سەر ئەو خەڵکە بوون کە لە بەرامبەر هێرش بەردا دەستیان داوەتە دیفاع و خۆڕاگری. خۆپیشاندەران لە هەمان حاڵدا سیاسەتەکانی ناتۆ بەرامبەر بە رووسیەیان دایە بەڕەخنا. بێجگە لەم شارانە خۆپیشاندانی دژە شەڕ لە بێرن، نیویۆرک، تۆکیۆ، سیدنی، تۆرنتۆ، بۆستۆن، لیسبۆن، کۆرەی جنوبی، تاران، بەیروت، باکو، تەلاویب، مێکزیکۆسیتی، پراگ، دێهلێنۆ، مادرید، بارسلۆنا، ڕۆم، مێلبۆرن، شیکاگۆ، بوداپست، ستۆکهۆلم، ماڵمۆ، ئامستردام، بروکسل، ئستانبول و دەیان شاری دیکە بەڕێوەچوو. خۆپیشاندەران وێڕای محکومکردنی هێرشی رووسیا ستایشی خۆڕاگری دانیشتوانی کێف باید پێتەختی ئوکراینیان کرد و لە هەندێک شار خەڵک بۆ دانی خوێن و یارمەتی بەڕیز بوون. لەم ڕۆژانەدا کە پڕە لە مەرگ و دەربەدەری بۆ خەڵکی ئوکراین پێویستە درۆی مێدیای ئەمپریالیستەکان و باقی دەوڵەتانی سەرمایەداری بۆ ڕۆشنگەری و بڵاوکردنەوەی ڕاستیەکان پوچەڵ بکەینەوە. کۆمونیستەکان لە مافی دیاریکردنی چارەنووس و ژیانێکی ئارام و بەدور لە مەترسی بۆ خەڵکی دۆنێتسک و لوهانسک پشتیوانی دەکەن. ئەوان وێڕای محکومکردنی کەڵکی نابەجێ وەرگرتنی سەرانی رووسیا لە ماف و ئەمنیەتی خەڵکی ڕۆژهەڵاتی ئوکراین و بیان و هێنانەوە بۆ دەستدرێژیکردن بوێری خەڵکی خۆڕاگیری کیێڤ و شارەکانی دیکەی ڕۆژاوای ئوکراین لە بەرامبەر ئەرتەشی داگیرکەری رووسیەدا ستایش دەکەن. بێگومان کۆمونیستەکان لە هەموو وڵاتەکان هەوڵ دەدەن تا هێزەکانی دژە شەڕ زیاتر بەهێز بکەن و لەسەر هەڵدانی هەر جۆرە شەڕێکی کۆنەپەرستانەکە پێویستی سەرمایە و سەرمایەدارانە لە ئێستا و لە داهاتوودا ڕێگری بکەن.